دووەم ئەم ئەزیزانم گوێتان لێبێت و هەموو بە ڕێزانش کە نابینان کە بەداخەوە لە هەواڵم پرسیوە لە منتیقەی شاری سلێمانی و چواردەوری بۆ کەلار و گەرمیان وانە بە نزیکەی تقریبان 500 نابینامان هەیە کە ئومێ دەکەم حکوومەت گرنگیان پێ بدات لە هەموو کوردستانە بە هەموو شار و شارۆچکەکانەوە بینەرە ئازیزەکانم بە نزیکەی ئەڵێن 5,000 نابینا هەیە کە ئەوەی نابینای تەواوەتیە چکە وەکو باس دەکەن و ڕێکخراوەکان باس دەکەنەوە چێک بەڕێزێکە بێت نیمچە نابینا بێ بەس لە 1000 سیارە لێ دەخورێت نیمچە نابینا بێ بەس لە 1000 بەردەمی خۆی دەبینێت نیمچە نابینا بێت یان یەک لا وەکو ئینگلیز دەڵێ یونیلاترال بایلاترال یەک لا یان دوو لا یان بۆ نمونە تۆزێ لاوازە و دەرەجەکەی زۆر زۆرە بەڵام ئەوەی کە نابینایەکی حەقیقیە بە تەقریبەن ئەوەندەی کە لەسەر چاوەکان وەرم گوتمێت ئومێ دەکەم پێکابێتم و نزیکم کردبێتەوە تقریبەن دەڵێن بە نزیکەی 5,000 نابینای ئەوەمان هەیە کە بە تەواوەتی نابینایە کەواتە ژمارەکە زۆر نییە حکوومەت دەسەڵات وەزارەت کۆمپانیا دەوڵەمەنەکان ئەگەر لێکی ئەدەیتەوە 5,000 نابینا بۆ وڵاتیە کە خۆمان ناوە وڵات و بەتەمای استیقلالیەت و سەربەخۆی ماوەرگرتن ژمارەیەکی زۆر نییە ژمارەیەکی زۆر وەکو ئەڵێت زۆر نییە بەسەر حکوومەتەوە بڵێ ناتوانم کۆنتترۆلی کەم ژمارەیەکی زۆر نییە بەسەر بۆ نمونە وەزارەتی دارایی بڵێت کۆنتترۆلی ناکەم و ناتوانم دارایەکی باشیان بۆ دابین بکەم و بە سوعادا و بە ئاشتی و بە خۆشببختی و بە خۆشگوزەرانی بیانژێنم ژمارەیەکی ئەوەنە بەرچاو نییە 5,000 یانی تۆ دیقەت بدە من لێرەوە دەڵێم ئەم قسەیە دڵم ژان دەکات کەسی وامان هەیە لەم کوردستانە 5,000 کەسی بۆ تەعین کراوە هەر بە ناوی ئەوەی مەسوولیەکە و نازان بە ناوی دیوەخانانە بە ناوی فڵان کە ڕەنگە ئێستا تۆزەکەم کرابێ خەڵکێکەیە لەم عێراقی خۆمانە 5,000 کەس 10,000 کەسی بۆ تەعین کراوە و معاشێکی پڕ و پوختەی 700 و 800 و 900 بۆ بڕاوەتەوە بە ناوی ئەوەی کە ئەمە چەکدارە ئەمە هێزی هەیە ئەمە فڵانە کەواتە ئێمە کە ژمارەیەکی مەحدودمان بەڕاستی نابینا هەیە تەمەنا دەکەم حکوومەت وەزارەت کۆمپانیەکان شەریکەکان ئیشی لەسەر بکەن بۆی بتوانێت ژمارەیەکی بەرچاو لەم گەنجە جوانانە لەم کچ و کوڕە جوانانە باش و چاک و مەزبوط بکرێت و کەم تا زۆر هەلی خوێندن هەلی قوتابخانە یانی تۆ دیقەت بدەن ئەوەندەی کە پرسیارم کردو بەڕێزانەمە جێگەی دڵناخۆشیە یانی لە سلێمانی ڕەنگە پەیمانگایەک هەبێت ئامادەیەک هەبێت یان سنتەرێک هەبێت بەڵام لە قەزا و ناحیەکان بەو جۆرە نییە لە سلێمانی ڕەنگە کەم تا زۆر بودجەیەک سەرف کرێت بۆ ئەوانە بەڵام لە بڕۆ بۆ چەمچەماڵ بڕۆ بۆ ڕانیە بڕۆ بۆ قەڵازێ بڕۆ بۆ کەلار بڕۆ بۆ کفری ئەخۆ ئەو خەڵکت کە هەمووی نابینایە دایک و باوکی ناتوانێت بێتە سلێمانی ئەو خەڵکی کە ئەمە کەواتە بەڵگەی لەسەر یان بێ حکوومەت بیر لەوە بکاتەوە داخلیکی زۆر باش و چاک و مەزبوط دروستکە بۆ هەموو ئەو گەنجانە یانەوەتانە حکوومەت ئەبێ بیر لەوە بکاتەوە کە لە چەمچەماڵە تۆ 20 کەس 25 کەست هەیە بۆ حکوومەت هیچی تێناچێت کۆستەرێک بگرێ بەیانیان هەمویان سەر بخابیان هێنێ بۆ پەیمانگاکەی سلێمانی ئەو 20-25 کەسە بۆی لە خوێندن و لە دراست دوانەکەون و کەسانێکی دڵسۆزی بە معنای کەلیمە بە ئەمەک بۆ کورد بۆ کوردایەتی بۆ شۆڕژگەڕی بۆ هەموو شتانی کە هەیە دوو پاسی تریش لەڕەنگە لە کەلار و کفریەوە پاسێک لە هەڵەبجەوە ئەیان هێن و جوان و پوختە دەیانگەڕێنەوە بۆ ماڵ و حاڵی خۆیان و ناشتوانێت و دواش ناکەوێت لە خوێندن و ناشتوانێت عوزری بەدەستەوە بێت دایک و باوکی چکە ڕەنگە من لێرەوە دەیڵێن بەڕاستی یەکێک لە کێشەکانمان ئەوەیە کە دایک و باوک خۆی لە بیانووە بەڕێزان ینی بام قسەیەش بڵێم لە دڵەوە بیڵم دایک و باوک جاری وهەیە لە بیانووە بۆ منداڵە ساغەکەی بۆ منداڵە ساغەکەی بە حساب چاو ساغەکە نەک ئەگەر ناخۆ منداڵەکانی تری دڵنیام ئەم منداڵی کە نابینایە لەوەکانی تر ساخترە لەوەکانی تر بۆ کۆڵێ زەینی ڕۆشنترە لەوەکانی تر زیرەکترە بەڵام مەبەستم دایک و باوک جاری وایە بە بیانووە لەو مناڵی کە خۆی ئەچێ بۆ قوتابخانە و دێتەوە ئاگامەندەی ئەڵێ دکتۆر ئەویان لەبەر نەبوونی دەرێکا و ئەوی تریان لەبەر ئیش دەرێکا و ئەوی تریان سەرەکەی لەبەر دوکان دەرێکا و ئەوی تریان کشە زوو ئیدا بەشوو دەرێکا چ جای ئەوەی کە کەسێک بۆ نمونە تۆزێ پێویستی بە یەکێک هەبێ کەم تا زۆر هاوکاری بێ لە ڕۆشتن و لە هاتنەوە کەواتە دایک و باوکان زۆر جار خۆیان لە بیانون کە تەمەنا دەکەم ئەم بەرنامەی من هۆکارێک بێت بۆ ئەوەی کە حکوومەت بەڕاستی تەداخل کات لەمەیە کە نابێ بیانوو بدرێ بە هیچ بەدەست دایک و باوکێکەوە بەدەست دایک و باوکێکەوە ینی بەتابەتێ گەر بودجەیەکی بۆ بڕێتەوە گەر معاشێکی بۆ بڕێتەوە حکوومەتەکە دایک و باوکەش بیانووی نامێنێت و بە دڵنیاییەوە ئەوەختە گرنگیکی زۆر باش و چاک و مەزبوط ئەدات بە منداڵەکەی و بە خوێندنی منداڵەکەی